بێگومان لەسەر پرسی هەڵبژاردن بەردەوامە بین بۆ خۆتان دەزانن کە ئەم هەڵبژاردنە چەند جارێک وا دەکەی دیاریکرا بەڵام دواخرا و چەند هەڵوێستێک وەرگیرا بە تایبەتی هەڵوێستی پێکهاتەکانیش یەکێکە لەو هەڵوێستانەی کە بە بەردەوام گفتوگۆی لەسەرەکرێت و ئێستا کە وادەی هەڵبژاردن دیاریکراوە دەمانێت بزانین هەڵوێستی پێکهاتەکان لەسەر دوایین وادەی هەڵبژاردن چییە بۆ پرسیارکردن لەسەر چۆنێتی تەنانەت بەڕێوەچوونی پرۆسەکە لە لایەنی تورکمانی بە تایبەتی لە ناو پێکهاتەکان گفتوگۆ لەگەڵ مونا قەهوەچی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمانی دەکەم. ئەم کاتتان باش خاتومونە پێش هەموو شتێک پێکهاتەکان چۆن پێشوازی لە وادەی دیاریکراوی هەڵبژاردن دەکەن؟ بەڵێ پێکهاتەکانی هەرێمی کوردستان تورکمان و کلدان سریار ئاشوری ئەرمان و بە تایبەتی پارتی چاکسازی تورکمان پێشوازی لە دیاریکردنی 20 ئۆکتۆبری 2024 ڕۆژی دیاریکردنی هەڵبژاردننی خولی شەشەی پەرلەمانی کوردستان دەکات. باش مافی پێکهاتەکان لەم هەڵبژاردنە دەستەبەر کراوە بۆ خۆتان چەند تێبینیەک هەبوو پێشتر ئایا کار بۆ ئەو تێبینیانە کرا کاری لەسەر کرا یاخود مافەکان دەستەبەرەکرێن لەم هەڵبژاردنە؟ بێگومان تێبینی پێکهاتەکان بەردەوامە و بە پێی پێویست و خواستی پێکهاتەکان نەبوو ئەم کورسیانەکە گەڕایتەوە بۆ پێکهاتەی تورکمان و کلدان سریال ئاشوری و ئەرمان بەڵام لەم کات و ساتەدا بۆ چەسپاندنی بنەمای دیموکراسیەت لە هەرێمی کوردستان و بەهێزبوونی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان ئێمە بەو دابشکردنەوەی کورسی کۆتاکان دووپاتمان کردەوە کە دووبارە ئامادەکاری خۆمان دەکەین و بۆ بەشداریکردنی لە هەڵبژاردن تاکو نوێنەری ڕاستەقینە لە پێکهاتەی تورکمان بچێتە پەرلەمان بۆ ئەوەی ئەو مافەی دەستەبەر کردبوو بە یاسا ڕێکخست بوو بە 5 کورسی پێکهاتەی تورکمان هەبوو بگرێلەوەی زیاتر لە 5 کورسی دەبێت لە خولی داهاتووی پەرلەمانی کوردستان کاری لەسەر بکرێتن بۆ ئەوەی کە کۆتاکانش بگاتە ئەو مافەی ڕەوایەیە کە بە یاسا ڕێکخرابوو. کە ئێستا هەیە تەواوی تێبینیەکانی ئێوە چارەسەر نەکراون بەس لە پێناوی ئەوەی کە پرۆسەی سیاسی لە کوردستان پەکی نەکەوێت و ئەو شەرعیەتە لە دەست نەدات ئێستا ئەم هەڵبژاردنە ڕەزامەندن بەم شێوەیە کە ئێستا هەیە بەڕێوە بچێت؟ بەڵێ بێگومان ئێمە لە بەرژەوەندی گشتی هەمیشە پێکهاتەکان لە مافەکانی خۆی دەستبەردار بووە لەبەرەوەی چکە بەرژەوەندی گشتی گرنگترە لە تەسکی بیری حیزبایەتی و بەرژەوەندی گشتی لەوەی گرنگترە کە دۆخی خەڵکی کوردستان سەقامگیر بێتن و پارێزراو بێتن و هەرێمی کوردستان هەمیشە بەهێز ببینێتن بۆیە پێکهاتەکان لە کات و ساتەدا ئامادەکاری خۆی دەکاتن لە بەشداریکردنی خولی شەشەی پەرلەمانی کوردستان ئەگەر یەک کورسیش بی لە ئاسی پارێزگای هەولێر هەرچەندە هەموو لایەنە سیاسی کوردستانیەکان باش ئەزانن کە پێگەی جەماوەری پێکهاتەی تورکمان لە پارێزگای هەولێرە نەک لە پارێزگەکانی تر بەڵام ئەمە لە کاتێکدا دابەشکرا هیچ یەکسانیەت تێدا نەبوو سەرەڕای ئەو یەکسانە نەبوونە ئێمە دووبارە ڕەزامەند بوون لەوەی کە لە بەشداری کردنمان لە هەڵبژاردننی خولی شەشەی پەرلەمانی کوردستان. ئێوە بەس تێبینیتان لەسەر شێوازی بازنەکە و شێوازی ئەو یەک کورسیە هەیە یاخود تێبینی دیکەش هەیە ئەکرێ باسی تێبینیەکانم بۆ بکەی کامیان چارەسەر کراوە کامیان ماوە کە مەجای چارەسەرکردنی تێدا هەیە بەڵام ئێستا چارەسەر ناکرێت؟ ئێستا چارەسەر ناکرێت ئەوەی گرنگە کە لە ئاستی عێراقدا پێکهاتەکان بە یەک بازنەیە بەشداری دەکاتن لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام بۆ پەرلەمانی کوردستان کرا بە 4 بازنەی ئەمە ئاست و خواستی پێکهاتەکان نەبوو تێبینیمان ئەوەیە کە ئێستا کە چارەسەر ناکرێتن ئێمە داوامان کردبوو کە پێگەی جەماوەری پێکهاتەی تورکمان لە هەولێرە و قورسایی لە هەولێرە نەک لە پارێزگەکانی ترە بەڵام لەبەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان و بۆەوەی زیاتر ئەم پرسە دوا نەقرێتن و پێکهاتەکان نەبێتە بربەست لە ئەنجام نەدانی هەڵبژاردن بۆ بیانۆ نەدرێتە هیچ لاینێکی سیاسی کە ئامادە نەبێتن بۆ بەشداریکردنی لە هەڵبژاردن ئێمەی بکەنە بیانۆ بۆیە ئێمە لە چوارچێوەی لە پێناوی ئەم بەرژەوەندیە گشتیە ڕەزامەند بووین لە بەشداریکردنی خولی شەشەی پەرلەمانی کوردستان. ئەو زیانەی کە بەر پێکهاتەی تورکمان دەکەوێت لەم هەڵبژاردنە چییە؟
لە دەستدانی 4 کورسی پێکاتەی تورکمانە. باشە ئەی مەترسی لەسەر کەمبوونەوەی دەنگی پێکاتەکان هەیە لە پرۆسەکە؟ بێگومان لە هەڵبژاردن خەڵک ئازادە لە دەنگدان دەنگ بە چ کاندیدێک دەدرێتن هیچ یاسایەک وانە تا تۆی قەید بکاتن تەنها دەنگ بە چ کاندیدەی بدە یاخود بە شێوازێک دەنگ بدرێتن بەڵام بێگومان دەنگی پێکاتەی تورکمان لە چاو خوڵەکانی ڕابردوو کەمتر دەبێتنە چکە دەنگەکە دابش دەکرێتن لستاکە لە پێکاتەی تورکمان لە ئاسی پارێزگای هەولێر 14 کاندید هەیە بۆ 1 کورسی پەرلەمانەی کوردستان لە کاتێکدا ئێمە 5 کورسیمان هەبوو بە پێکاتەی تورکمان لە خولی ڕابردوو خاوەنی 8 لیست بووین بەڵام ئێستاکە ئەم پەرتەوازیە وا دەکاتێت کە دەنگەکان دابش بکرێتن بەڵام بێگومان لە ئێستادا هەر کاندیدێک دەبێ بزانیتن هەڵسەنگاندن بۆ دۆخەکەی خۆی بکاتن چۆنیەتی بەشداریکردنی لەم هەڵبژاردنە و بە چ ئالیەتێک بەشداری دەبێتن ئەو کاندیدا و بە پێی پێگەی جەماوەری خۆی دەبێ بریار بداتە چونکە ئەم هەڵبژانە هەڵبژاردنێکی قورسە هەڵبژاردنێکە بەشداریکردن وەکو تاکە کەسە دەنگ نادرێتە لیستەکەی تاکە سوودۆم بیتە لە لیستەکەی خۆشدا بۆیە ئەوەی پێگەی جەماوەری بەهێز نەبێت ئەستەمە بتوانێت کورسی بەدەست بێنێت. باشە بە 1 کورسی ئەتوانێت ئەندام پەرلەمانێکی پێکاتەی تورکمان مافەکانی پێکاتەی تورکمان بۆ نمونە لە هەولێر 1 کورسیش لە سلێمانی بە 1 کورسی مافەکان دەستەبەر بکەن لە پەرلەمان؟ جەنابی سەرۆک مەسعود بارزانی هەمیشە لە هەموو کۆبنەوەکان بە پێکاتەکان ڕاگەیاندووە کە پێکاتەکان هەژمار ناکرێن بە ژمارە بۆیە ئێمە ڕاستە 1 کورسیە بەڵام ئێمە تەوافق دەکەین لە پەرلەمانی کوردستان تاکو بتوانین هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بێتە ناو هۆڵی پەرلەمان وە گفتوگۆ لەسەر بکرێتن تاکو زەمینە سازیەکی باش بڕەخسێتن بتوانین ئەم کۆتایە کە بە ناحەق دەرحەق بە پێکاتەکان ئەنجام درراوە هەوڵ بدرێتن بگەڕێتەوە بەڵکو بگرێت زیادش بکرێتن. بەڵێ سپاس دەکەین خاتوو مناقەهۆکی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمانی لەگەڵمان بوویت.